ڤایرۆسی کۆرۆنا هەر شوێن دەستی لەسەر کەرتی تەندروستی بەجێ نەهێشتووە، بەڵکو کەرتی گەشت و گوزارش یەکێکی دیکەیە لەو کەرتانەی لە ئێستادا زۆرترین زەرەر و زیانی بەرکەوتووە. سەرۆکی کۆمەڵەی میوانخانە و چێشتخانەکانی سلێمانی دەڵێت لە ماوەی ساڵێکدا زیاتر لە 70 ملیۆن دۆلار زیان بەرکەرتی گەشت و گوزار کەوتووە لە هەرێمی کوردستاندا. ساڵی 2020 بەڕاستی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان هەربوونی نەبووە، لەبەرەوە ئێمە گەشت و گوزار یا ئەوانە کە هێنا هەرێمی کوردستان وەرزین، ئێمە وەرزی بەهارمان لە دەستدا، وەرزی ڕەمەزانمان لە دەستدا، وەرزی جستانەمان لە دەستدا. بەڕاستی ئێستا ماوەمانە لەبەر دەستا ئێمە بە جەژنی قوربانمان ماوە، ینی زۆر گەشتبیل نیم بەوەز ئەکا ئەگەر جەژنی قوربان ئێمە جنوب هاوکارمان بێ یا سیاحەی بەغا هاوکارمان بێ یا لێرەوە ئێمە پەنابەرین بۆ بازگەکان، بۆ ڕێنمایی، بۆ پشتیوانی، لەبەر ئەوە کە ئەم خەڵکە جارێکی تەتینێکی پیان بڕێتەوە. سەرۆکی کۆمەڵەی کۆمپانیەکانی گەشت و گوزار دەڵێت چاڕوان دەکەین لەگەڵ هەوڵە بەردەوامەکانمان بۆ بوژانەوەی کەرتی گەشت و گوزار لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراق پەیوەندیمان دروست کردووە تا هەماهەنگ بین لە هێنانی گەشتیار بۆ هەرێمی کوردستان. لە هەوڵەکەدا هەردوو کۆمەڵی کۆمپانیا نووسنگی گەشت و گوزاریەکان و کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان هەموو هاوکارێکی خۆمان دەربڕی بەرامبەر بە کۆمپانیاکانی ناوەڕاست و باشووری عێراق بە هاوکاری بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی کە هەموو کار ئاسانیەکیان بۆ بکەین و بتوانین کە لە دوای 15 مانگەوە بڕیاریدا بە ئاساییکردنەوەی هاتچۆ لە نێوان شارەکانی هەرێم و ناوەڕاست و باشووری عێراقدا بتوانین ئەو گروپاتانە سەردانی سلێمانی بکەن و هەر لەلایەن خۆشمانە ئێمە کۆمپانیاک لەگەڵماندایە خۆی هاوکاری ئەوەی دەربڕی کە بتوانین فەحسەکانی کۆرۆنایان بۆ بکەین هەر لە داخڵبوونیان بە سەیتەرەی بانی مەخان کە ئەمەش جێی دڵخۆشکەریە و چەندەها ئوتێلیش لێرە هاوکاری خۆی دەربڕی، چەندەها چێشتخانە و کۆمپانیاکانیش بەرنامە و پرۆگرامی خۆیانیان پێشکەش کرد بە وەفدەکەی بەغداد کە تیا بتوانن بە کەمترین نرخ بە باشترین خزمەتگوزاری پێشوازی لەو گەشتیارانە بکەین کە ڕووکاتەوە شاری سلێمانی. و سەرباری ماپووچبوونی زۆربەی کۆمپانیا گەشتیارەکان لە هەرێمی کوردستان و ئەو بارودۆخەی بەسەر کەرتی گەشت و گوزار داهاتووە، هەوڵەکان بەردەوامیان هەیە بۆ هێنانی گەشتیار لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ژێر ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان و هاوکات ئەنجامدانی پشکنین بۆ کەسانەی لە بازگەکانەوە داغڵ دەبن بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بێ بەرامبەر بۆ ئەوەی ئاهێک بکرێتەوە بە بەرکەرتی گەشت و گوزار و جوڵەیەکی ئابووریش بکەوێتەوە نێو بازاڕەکانەوە. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.